خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان یەکەم گفتوگۆی ئەم ڕۆمان لەگەڵ میوانەکانمان دەست پێ یەکەین. یەکەم گفتوگۆشمان باز لە کتێبێکەکەین لە بواری نەوت و غازە. وەکو دەزانین لەم بوارەیە ئێمە سەرچاوی کوردیمان زۆر کەمە، بۆیە هەر کتێبێک لەم بوارانە هەبێ گرنگە بۆ خوێنەری کورد، بۆ کەسانی کە گرنگی بەم بوارانە ئادەن نی گرنگە خوێنەری کورد دەستی بگا بۆ زانیارانە هەیە و بە تایبەت دەربارەی ماف و ئەرکە لە گرێبەستەکانە. نووسری کتێبەکە کاگرێبوار محەممەدە کە بەڕێزیان ماسەریان هەیە لە گرێبەستی نەوت و گاز. کاگرێبوار سڵاو لێ ببیانی باش. سڵاو لە بەڕێزی زۆر سپاس. پیرۆزبای کتێبەکە و لەکەین دەستخۆشی لەکەین. باسێکی کتێبەکەمان بۆ بکەی، ئەمە نامەی ماستەرە یان چییە ڕوونکردنەوەمان بیتێ؟ سواس بۆ میوانداری و پشتیوانیتان بۆ کتێبەکەم و بۆ منیش. لە ڕاستیدا کتێبەکەی من با بڵێن لە ساڵی 2016ەوە تاکو ئێستا بەردەوام کاری تیاکەم وە پێکاتوە لە 5 دەواازە 5 فەسڵ سێ دەواازیان سێ فەسیان با بڵێن بەشێکی نامەکەی ماسەرەکەمەوە لایشی ئیزافم بۆ کردو نامەکەم بە عەربی بەڵام تەرجەمەم کرد بۆ کوردی و دوایی با بڵێن نامەکەم 67 سەرچاو بەڵام ئێستا ئەمە نزیکەی 100 سەرچاوەیە پێکاتوە لە 330 لاپەڕا و 5 فەسڵ 5 دەواازە و بەڕاستی ینی مادووبوونێکی زۆر و دوای ساڵانێکی زۆر بەهۆی ئەوەی کە خۆشت باسی کرد بەداخەوە کتێبخانەی کوردی یا لە کوردستان ئێمە سەرچاوەیەکی وامانەوە ئەم کتێبەی من تاقانەیە تا ئێستا لە بواری یاسای نەوت و گازە کتێبمان هەیە لە بواری مێژووی یا بە زمانی عەربی هەیە بەڵام بە زمانی کوردی تاکە کتێبە لەسەر یاسای نەوت و گاز و لەسەر بەتایبەتی ماف و ئەرکەکانی دەوڵەت و کۆمپانیا لەم بوارەدا. بۆیە کاتێک من دەستم کرد بە نامەکەم هاتمم شاری سێمانیە کتێبخانەکان گەڕام بەداخەوە لە هەموو شاری سێمانیە کە پایتەختی ڕۆشنبیری یانە بێت دۆخی شارەکانی تر چۆن بێت سێ کتێبم بینیەوە لەسەر نەوت ئەویش لەم سێ کتێبە یەک دانیان 6 لاپەڕێتیا بوو لەسەر گرێبەستی نەوت. بۆیە بڕیارمدا کە ئەو نامە بکەم بە کتێبێک و بیکەم بە زمانی کوردی و سەرچاوەی باش و هەمە لایەنە لەخۆ بگرێت بۆی بتوانم خزمەتێک بە خەڵکی کوردستان و نەتەوەکەم و چارەنووسی نەتەوەکەم کە 100 ساڵی ڕابردوو ئێمە بەهۆی بابەتی نەوتەوە گەلی کورد نەیتوانی مافی چاری خۆنووسین بەدەستبێنەوە ئێستش غاز هاتوتە پاڵی گاز ئەوەنەی تر با بڵێن بابەتەکە گرنگتر بووە. بۆیە جێگەی خۆیەتی کە هەموو ئەکادیمیستان و ئەوانەی کە شارەزایان لەم بوارەیە هەرچی هەوڵانەوی خەنەکە بۆ بتوانن خزمەتێک بە دۆزی نەتەوەکەمان بکەین. باشە کاگرێبوارم کتێبەی تۆ زیاتر ئەکادیمیەکان کەڵکی لێ وەرەگرن یان ئەو کەسانی کە لەم بوارە تایبەتمەندیانەیە یان بە شێوازێک نووسراوە خوێنەری یاساییش لی تێگا؟ بەڵێ ئەو کتێبەی من داواکەم لەو کەسەشی کە خوێنەواری نییە کتێبەکە بکڕێت یەکێک بۆ بخوێنێتەوە. بۆچی؟ لەبەرەوەی ئەم کتێبە پێکاتوە لە 5 دەواازە یەکەم با بڵێن ماف ناساندنی ماف و ئەرک و گرێبەست و جۆرەکانی گرێبەست و کامیان باشە و کامیان خراپە و دەسەڵاتی هەرێمی کوردستان لە ئەنجامدانی گرێبەستکەوەی کە حکوومەتی عێراقی دەڵێت ئەمانە مافیان نییە و لە ڕوانگەی ئاینی پۆلیسی ئیسلام و دەستوری عێراقی و بڕیارەکانی نەتەوەی گرتوەکان و با بڵێن هەموو ئەو ئیتیفاقیاتە نەودەوڵەتانی کە هەیە و هەموو ئەو دەوڵەتانی کە دەوڵەتی فیدراڵی وەکو ئەمریکا و کەنەدا و ئیماراتی عەرەبی متحیدە ئەو دەوڵەتانە چۆن حەقیان داوە بە هەرێمەکانیان ممارەسەی نەوت بکەن. ئەمە یعنی بۆ خەڵکی کوردستان زۆر پێویستە بە خوێنەوار و نەخوێنەوە ئەکادیمیست و غیر ئەکادیمیستە بۆی بەرچاویان ڕوون بێ کاتێک لەگەڵ حکوومەتی عێراقیە ئێمە لە ملوانیان بزانین چۆن ئێمە دانوستانەکەین و چی ئەەکەین و هەنگاوەکان چۆن لە بەرژەوەندی ئەمەوە چۆن دژمانە و کاتێک لە مەحفەلی دەولیا قسە ئەەکەین بڕیارەکانی نەتەوە گرتوەکان و کاتێکە لەگەڵ کەسێکی باگراوند ئیسلامیا قسەکەن کە عەرەبە بە ئاەتی پیرۆزی قورئان باسی مافی کوردکەین کە خوای گەورە لە ئاەتی 20 لە سورەی لوقمان فەرمێت ئەوەی لە ژێر زەوی و سەر زەویە مافی ئەو گەلەیەکە لەسەری ئەژی. بۆیە ئێمەش مەسەلەن ئەمە نمونەیەکە لە نمونەکان چەندین بابەتی گرنگتیایە لە بەشی یەکەمە. لە بەشی دووەمە مافەکانی کۆمپانیا و دەوڵەتە لە گرێبەستی نەوت و غاز ئەوەی کە ئەبینین ڕۆژانە دیلۆیت و حکوومەتی هەرێم و لە عێراق باسی داهاتی نەوت و مەسەلەی گرێبەستەکانە کرێت کە خەڵک بەرچاوی ڕوونیەوە هەموو کەسێ بە گومانە سەری بابەتەکە ئەگەر بێت و بێتە ناو ئەم کتێبەوە بەرچاوی ڕوونە بێ ئەو کاتێ ئەو باوەڕ بە کەس ناکە بۆ خۆی خوێندنەوەی هەیە. من دوای ئەوەی کە هاتمەنەوە ئەم بابەتە و کتێب و توێژینەوە و
بەردەوام بابەتە نووسم بۆ خۆم شیکاری بابەتەکانەکەم ویتر گوێ لە کەس ناگرم هەر کەسی ئەم کە بخوێنێتەوە خۆی دەبێتە شیکارێک لە بوارەکانە و قەنەعەت بە قسەی هیچ کەسێک ناکات. دەواازەی سێمی بریتە لە ئەرکی هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم کۆمپانیەکانی کە لە کوردستان کارەکەن لە ڕووی گرێبەستەکەەوە چ ئەرکێک چ پابندبوون التزامی سەرشانیان جێبەجێکەن. ئەو کاتێ خاوڵاتیانی کوردستان هەمەزان ئەرک و مافی خەڵکی کوردستان چیە لەم گرێبەستانە و باڵێن ئەرکیشان چیە و بەرامبەرەکەیش ماف و ئەرکی چییە باشە و چەندین جۆر گرێبەست هەیە لە جیهانە گرێبەستی مشارەکە بنتاج بەشداری لە بەرهەمێنان ئیمتیاز خدمە بایباک و ئەمە دوو دەواازە سێ دەواازیان فەسڵیان فەسڵی چوارەمیشان بریتە لە کە خاڵێکی زۆر گرنگ و ئێستا ئێمە لەگەڵ عێراق لە ملانێن و ئایندەی ئەم بابەتش تحکیم ناوبژیوانی بێکلایە کاتەوە کە بریتە لە مادەی 50 لە یاسای ژمارە 22 ساڵی 2007 نەوت و گاز یاریمی کوردستان و بابەتێکی تر کە دەواازەی پێنجەمێتی بریتە لە ئەو کێڵگەنەوتیانەی کە هاوبەشن لە سنوورە بڵێن لە نێوان عێراق و ئێران لە نێوان کۆیت و عێراق نێوان سعودیە و عێراق و لە ئایندا گەیشتەڵا کورد گەیشتە ئاواتی خۆی حتمما ئێمەش لەگەڵ ئەم دەوڵەتانە کێڵگەی نەوتی هاوبەشمانە بێ لە سنوورەکانە چونکە مەخمانەکانیان لەژێرەوە یەکێکە بۆیە چۆن بتوانین ئێمە لەو بابەتە تەعاملکەین و بتوانین مافی خۆماوەگرین. کاگرێ بە ڕەنگە ئێستا وڵاتیەک بڵێەوە ئیشی سیاسیەکانەوە کەسانی کە گرێبەستەکەکەن گرنگە شارەزابن ئێمە وڵاتی نەشیزانین ئاساییە بەس گرنگەوەی ئەوان بیزان و بۆی نەخەڵەتین نەوتەکەمان و غازەکەشمان بەرن و وڵاتێکەشمان ژیانیش گۆڕانکاریەکی تیاڕوونەیە. پێت وایە ئەوانی گرێبەستەکانەکەن خۆیان گرنگی بەم بابەتانیان یان ڕاوێژکاری زۆر ورد و زیرەک و بەتوانیان هەیە لەم بوارانە؟ بەداخەوە ئەوەی کە من پێیگەشتوم ئێمە لە هەرێمی کوردستان بووین بە بارمتە بەدەستی کۆمپانیان نێودەوڵەتەکانەوە جۆرەکانی گرێبەستمانێ گرێبەستی امتیازمانەوە لە سەردەمی کۆن کراوە دواتر گرێبەستی بەشداری لەو بەرهێنان ئەمەی خۆمانەوە گرێبەستی خزمەتگوزاری و گرێبەستی بایباک عێراق گرێبەستی خزمەتگوزاری مقاولاتە خۆزانی مقاولات لە هەر پرۆژەیەکە پارێکی بۆ دیاری کراوە و خاوەنی هیچ نییە جگە لە خازانجەکەی بەڵام ئەم گرێبەستەی ئێمە بەداخەوە گرێبەستێکە کە پێڵێن شەراکەت لە بەرهەمهێنانە ئەم شەراکەتە پێویستی بەوەیە کە دەوڵەتەکە هاوڵاتیەکانی ئەکادیمیستەکانی یاساناسەکانی شارەزابن لە بواری یاسا لە بواری ژینگە لە بواری بازرگانی لە بواری تەکنیکی هەموو شێک شارەزابن بۆی توان باشترین گرێبەستکەن ئەمانی کە دێن گرێبەستەکەن لە کوردستان کاگرانکۆ هەمویان بە جۆرە جۆرەکان مافیان ڕاهێنراون پارێکی زۆران پێێت و ئەچنە هەر شوێنێکەوە ئەو شوێنە ئەبێت بارمتە و ئەیکەنە ژێر قەرزێکی زۆرەوە و ئیتر وەکو وایە هەموو کێڵگەکان تەسیم کەیت و تۆ ئیتر بارمتێکی بەدەستیانەوە بەداخەوە ئێمە ئێستا ئەو ئێمە ئاوا کراوە ئێوەی ئێمە لەو جۆرە گرێبەستەیە بەو شێوەیە بۆیە هەموو بابەتەکانمان ناڕوونە و ناشەفاف و کەس لە کوردستان دۆخێکی ناسەقامگیریە لەم بوارە و کەس باوەڕ ناکا بەیچ چونکە هەم گرێبەستەکان دیار نین هەم داهاتەکەی دیار نییە هەم شێوازی داوەشکردنەکەی دیار نییە بۆیە ئەمە یەکێکە لە جۆرە خراپەکانی گرێبەست پێویستە هاوڵاتی وەکو بە ڕێز باسەکرد هەموو هاوڵاتیەک بزانێت ئێمە مافی خۆی چییە و ئەم گرێبەستە چۆنە و کاتێکە دیلۆی راپۆرت بڵاو کات و حکومەت هێرێم قسە ئەکات بزانێت ئەسڵی بابەتەکە چییە و ئەو قسەی کە بەرپرسەکەی کات تا چەند ڕاستەکەی چیە و ناڕاستەکەی چیە بۆیە حەقە هەموو کەسێک ئەم کتێبە بخوێنێتەوە و شارەزا بێت و بۆ خۆی کاتێکە ئەبینێ قسە ئەکرێشت ئەوترێت خۆیشی کاری بە خۆیکاوە خۆی بگا بە ڕاستەکە. ڕەنگە وڵاتی بڵێ ساڵانی پێشوێ من نەمانەزانی بودجە چەنە موچە چۆن دابینەکرێت چییە بەڵام موچەکەمان بۆ هەو ئێستا ورد و درشتی تا ڕادەیەک موچە و بودجە و داهاتۆمە لای هاوڵاتی ژوونە بەڵام موچەکە خۆی دیار نییە ینی ئەمە لە گرێبەستی نەوت تا هەزناکی دووبارە بێتەوە هاوڵاتی و کاتە وردەکاری گرێبەستەکان نزانێ بەڵام داهاتەکەی نازانێ و کاتە خەمێکی تری وەزیاکە. لە ڕاستیدا کاتێک کە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵی 2007 دەخوێنیتەوە هەر هاوڵاتێک شارەزا بێ لە یاساکە ئەزانێت پێویستە حکومەت هەرێمی کوردستان چی بکات بۆ ئەبێت 4 کۆمپانیا دامەزرێنێت و ئەم 4 کۆمپانیا کاری دۆزینەوە و هەڵکەندن و دەرهێنان و هەناردەکردن کات تا ئێستا حکومەت هەرێمی کوردستان ئەمەی نەکردووە بۆیە هاوڵاتی بێ بزانێت بۆچی ئەمە نەکراوە ئێستا کۆمپانیاکی تایبەتی حیزبی ئەم کارە ئەکاوی باتە ڕێوە ئەمە بەڵگەی ئەوەیە کە یاسا جێبەجێ ناکرێت کە یاسا جێبەجێ نەکرات دیارە هەدەفی ئامانجێکی تایبەتی لە پشتی بابەتەکەی بۆیە یاسا جێبەجێ ناکرێت لەولاکە ئەم 4 کۆمپانیا کە دانەمەزراو پرۆسێسی نەوت بە یاسایی نەڕۆشت دیارە ئەنجامەکەشی هەر پێچەوانە بێتەوە لەولاوە
بۆ داهاتەکەی بۆی هاوڵاتیانی کوردستان کە لێرەش باسمان کردووە یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتەکان لە ساڵی 2015 دەرچووە وردەکاری تەواوی داهاتەکانی دیاری کردو ئەوەی کە لە نەوت بەرهەم دێتەوە ئەو سندوقا و پەرلەمانی کوردستان چاودێری ئەکاو لە بودجا دایدەنێ و بەشێکی بۆ سندوقی ئەجیالە بەشێکی بۆ ئاوادانکردنەوەی کوردستانە بەشێکی بۆ خاوەن پێداویستی تایبەتە بۆ پرۆژەکان و بۆ هەموو دیاری کردو هەموو بڕگە دیاری کرد کاتێکە لە دوای 2007 هەتاکو ئێستا کە نەوت ئەفرۆشێ و داهاتەکەی دێتە کوردستان یەک دیناری ناچێت ئەم سندوقەوە کەواتە بێ هاوڵاتی پرسیارکە بۆچی داهاتی نەوتی کوردستان ناچێت سندوقی داهاتە نەوتەکان و پەرلەمان ئاگای لێ نیە کە نەنێن ڕاستەقینی هەموو خەڵکی کوردستانە و کاتێ خەڵک بێت یعنی بە گومان و سەری بابەتەکەەوە پرسیارکە بۆچی و قبوڵی نەکات خەڵک گەرێسەش گومانی هەیە بەڕاستی بەڵام گومانەکە چێکی خۆی ناگرێ کاک ڕێبوار هیچ نمونەیەکی گرێبەستی نەوتی باس کردووە یان گرێبەستی غازی نێوان وڵاتێک هەرێمێک بۆ کۆمپانیایەک یعنی وەکو نمونە باست کردووە بەڵێ ئێمە شیمان کردوەوە کە مافی هەرێمی کوردستان لە گرێبەستەکانە چۆنە و ئەو گرێبەستەی کە لە کوردستان کراوە پێم وتی لە جۆری گرێبەستی بەشداریە لە بەرهەمێنانە ئەم جۆرە گرێبەستە جیاوازە لە گرێبەستی عێراق گرێبەستی عێراق زۆر باشە و تو پێم وتی لە بەرمیلێکە $2 $3 ئەدرێ بە کۆمپانیا بەڵام لە هەرێمی کوردستان کۆمپانیاکاتە ڕاستەخۆ شەریکە ئەوە ناگەر وەکو نموزەچێک بینینەوە فەرەزیاتێک ئەگەر بەرمیلێک نەوت خۆی ئەسلەکەی وایە ئەسلی گرێبەستەکە حقەتەکەی ئەوەیە بەرمیلە $900 بکە ئەمڕۆ $10 ڕاستەوخۆ بێتە مولکانە بۆ هەرێمی کوردستان باش $90 مێنێتەوە لەم $90 لە 140 بۆ 43 ئەم $90 دەبێتە کولفەی ئەم کۆمپانیانە کە کاریان کردووە بەداخەوە هەتا ئێستا $1 مولکانە دیارنی هەتا ئێستا من تەحەداکەم با بەڵامان بنەوە وەزای سامان سروشتەکان وەزارەتی دارایی باسی $1 مولکانیان کردووە کەمە حەقێکی شەرعی لە هەموو بەرمیلە $100 کا $10 مولکانێ کۆمپانیەکان نایەن لە گرێبەستەکە یان ئەیرێت و نازانێن بەهۆی ناشەفافی و گەندەڵیەوە کەس نازانێت ئەمە ئەوە بابەتێک وەکو مولکانەکە ئەوەی کە لە 140 بۆ 43 کولفە باشە کولفە ئەنی ئەبێ ڕابگەێنە ئێمە ئەوە گرێبەستمان کردووە ئەوە بیرمان هەڵکەندەوە کولفەی ئەم بیرانە بریتە ئەوە لە $1,000,000 بەداخەوە هەر دوێنێ لەگەڵ کەسێکی پسپۆڕی بەش بڵێن لە عێراق ئیشەکات پێڕاگەیان وتی بیرێک لای ئێمە $6 ملیۆن تێچێت بیرێک لە هەرێمی کوردستان $20 ملیۆن تێچێت باشە یانی چی هەر ئەو خاک و ئاوەیە گریمان ئێمە شاخ و سەختە با دووقات بێت باشە قوڵترەوە قوڵدا باشە با $8 ملیۆن با $10 ملیۆن بێ ئەمە نەتیجەی ئەوەیە کە ئەنجامیەوەکە دزین یاخود ئەم بەرپرسانەوەی گرێبەستێک شەریکە لەگەڵ کۆمپانیاکە چۆن بیرێنەوت $20 ملیۆن تێچێت لە کوردستان لەوێ شەشی تێچێت باشە ئەمە لە کولفەکە لە قازانجەکەشە ئەگەر نەوتۆ ێستا بەرز بێت لە 184 بۆ هەرێمی کوردستانە قازانجەکە ئەوەی کەمێنێتەوە لە کولفە و مولکانە لە 116 بە کۆمپانیاکەیە ئێمە نازانی قازانجمان چەنە حکومەت ئێرەم دەڵێت لە 143 ماوە تۆ ئەولای هەموو ڕۆشتووە ئێمە پۆلیسی نەوت و گازمانەیە سکیوریتیمان بۆ چییە ئەسڵان ئەبێ بۆری هەناردی نەوت لە خورماڵە بۆ جیهانی حکومەت هەرێمی کوردستان بێنی کەرتی تایبەت و کۆمپانیایە تایبەتی حیزبیە ئەمە هەمووی ئەوە نیشانەی ئەوەیە کە سەرپێچی یاسایی دوو یاسا کراوە ناڕوونیەکی زۆر بە دڵنیاییەوە ئەم پرۆسەکەم ناشفافە کاگرێبە ڕەنگە ئێستا حکومەت هەرێمی کوردستان بڵێ ئەم پسپۆڕە باز لە گرێبەستەکە لە نێوان دەوڵەتێکە کە جیهان ڕێگەی پێدا سەرۆت و سامانی خۆی بە هەر ڕێگەیەک بێ بیفرۆشە بە ڕێگەی مەشروع تەبان بەڵام ئێمە هەرێمێکین دەورە دراوین بە وڵاتانی دراوسێ ناهێڵن نەفەسمان نییە بۆی نەوتەکەمان بفرۆشین ئێمە ناچارین با بڵین دەستحەقێکی زۆر بین بە کۆمپانیاکان قازانجێکی زۆر بین بە کۆمپانیاکان بەس بۆی نەوتەکەمان لێ بکڕن پێدوانیانی هەمیشە حکومەت ئێرەم بیانوا هێنێتەوە ئێمە دەوڵەت نین و گرێبەستەکان لەبەرەوە ناچارین دڵی کۆمپانیەکان ڕازی بکەین لە ڕاستیدا ینی ئەمە بیانۆ مقنعە با بڵێن ئەگەر بڵێن لە 100 مقنعە نەوەتەکەی مقنعە بۆچی لەبەرەوە ئێمە هەرێمێکی لە چوارچێوەی دەسووری هەمیشەی بۆتە سەرمێنم هەرێمێکین لە چوارچێوەی دەسووری هەمیشەی عێراق ساڵی 2005 هەرێمێکی دەسوورین و نەتەوەی گرتوەکانیش دانی بەم دەسوورانەوە مەڕسمین مادەی 111 و 12 دەسوور ئەو حەقەی بە ئێمە داوە کە هەرێمەکان و پارێزگاکانی نەبەساوە لە هەرێمەکە ما شەریکی ڕاستەقینە لەگەڵ دەوڵەتی عێراق لە ماوەی 100 ساڵی ڕابردوو بۆ یەکەم جار دەسووری هەمیشەی عێراق ئەو حەقەی لە مرکز سندەوە دای بە هەرێمەکان و پارێزگاکانی نەبەسراوە لە هەرێمەکە کە لە مادەی 111 دەڵێت نەوت و غازی عێراقی هەموو گەلانی عێراق هەموو گەلانی عێراق یعنی کەواتە گەل خاوەنی ئەم حەق مافێ لە مادەی 112 دەڵێت حکوومەتی عێراقی مرکزی لەگەڵ هەرێمەکان و پارێزگاکانە دەبێت
ئیدارەی ئەم نەوتەی کە ئەوەی کە کێڵگەکانی ئێستا هەیە تا پێش 15 2005 ئیدارەی بدەن و ئەمە بەچی بە دەرکردنی یاسای فیدراڵی حکوومەتی عێراقی تا ئێستا یاسای دەرنەکردووە باشە دووەم دەڵێت ئەبێت یاسایە دەرکێ بۆ دابشکین داهاتنەوتەکان سێ هەل لە مادەی 112 ئەو هەرێم شوێنانی کە زیانیان پێگەشتووە بڕێکی دیاریکراوە ماوەکی دیاریکراوە لە بودجەی عێراقیە قەرەبووکرێنەوە کە هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای سێمانێ هەتا ئێستا حکوومەتی عێراقی هیچ لەو سیاسایی دەرنەکردەوە بۆیە کورد دوای چەندین هەوڵ بە ناچاری خۆی دەستی داوە ئەوەی کە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانی دەرکرد و توانی هەناردەی نەوت کات لە ڕاستیدا کە هاتون ئەو گرێبەستیان ڕژاردووە ئەو گرێبەستە وەکوتم خراپترین گرێبەستە بەڵام لێرە خراپترشانەوەیتە کۆمەڵی کۆتوبندیان داناوە قورسە ینی هەڵوەشانەوان بەڵام لە کاتی کۆرۆناکە ئەکرا هەوڵێک بدرایە بۆچی دوو خاڵیان داناوە کە یەکێکیان سوباتی تەشریعیەوەیە کە ئەو مەرجیان داناوە جێگیری یاسایی هەر یاسا و قانونێک بگۆڕێت ئەو گرێبەستا وەکو خۆی دەمێنێتەوە و کاتێکش ململانەی و کێشە دروستە بێت لە یاساکە دیاری کراوە کە دەبێت لە دادگایەکی ناوبژێوانی نێودوڵەتی بۆیە من بەشێکی کتێبەکەم تەرخان کردبوو ئەوە لە دادگایەک یا لە لەندەن یا لە پاریس یا لە واشنگتن لە دادگای ناوبژێوانی نێودوڵەتی کەیسێکێک لای بکرێتەوە بۆیە قورسە بەڵام لە کاتێکە قوەی قاهیرەیەکە بێ کۆرۆنا حکومەت ناتوانێت ئەرکانی جێبەجێکات کۆمپانیا ناتوانێت فەیزانێکە بێت بوومەلەرزەیەکە بێت ئەکرێت لەو کاتا پیاچونەوە گرێبەسەکان کرد بە پێی دۆخی ئابووری ژیانی خەڵکەکە گرێبەسەکان ڕێکرێتەوە بەڵام کارێکراوە بەڕاستی ینی سامانی ئێمە هەمووی بەهەدەرەچێەوە ئەوە تا خەڵکی کوردستان دەبینین من تەنا ینی تەحەداکەم لە خورمەڵا کێڵگەی خورمەڵە 375,000 بەرمیل ڕۆژانە ئەڕوات ئێستا حسابیکە نزیکەی 1 ملیار دلارەکە باشە سەردەمی ڕەوانشار سەرۆک مامجلال خۆ نزیکەی ملیارە دلارە هاتوو ئەو پرۆژە خەیاڵێکرا لە کوردستانە جگە لە داهاتی غاز جگە لە داهاتێکە بەشەکانی تر بەس خورمەڵا بەش ئەتوانین بگەینەوە دۆخی سەردەمی ڕەوانشاد سەرۆک مامجلال بەداخەوە بۆیە ئەو گرێبەسەی کراوە ئەو شێوازی گرێبەستەکە و گرێبەستەکان بەڕاستی هەمووی ناڕوون و ناشەفافەوە سامانەوە بەگەدەر بێگومان هەر ناوبەناو قسە لەسەر گرێبەستەکانی نەوتەکەین بەڵام جارە پێیان خۆش زیاتر لەسەر کتێبەکەت بێ جارێکتر پیرۆزبایت لێکەین سواز بامادەبوونێت دەست خۆش بێ مەراسیمەکەی کەی بۆکەی ئیشەڵا ڕۆژی چوارشەممە کتێبەکە تەواوە بێوە لە پێشنگاکەی ئەم پێشنگای نێودوڵەتی کتێب لە شاری سێمانی لە ڕێگەی کتێبخانەی یادگار و لێوە کتێبەکە دانین و هەر کەسێک پێی خۆشببوو بیکڕێت لە خزمەتی دەست خۆش بە سپاس بامادەبوون.